بەڕێزان دووبارە سڵاو کاک جیهاد لە مەسەلەی پێشکەشۆکەمان لە مەسەلەی عەقد و مافی ئیشکردن ناوەستاین یەکێکتر لەو ڕاهنانەی کە ئاڕاستی ئێوە ئەکرێ چ تۆ وەکو جیهاد لەپاک و چ هونەرمەند ناسر حەسەن قسە لەسەر ئەوەیە کە ئەو درامایی لەم ماوەی ڕابردوودا نمایشکرا لەم ڕەمەزانی ڕابردوودا بە ناوی کەرکووک فۆر قسە لەسەر ئەوەیە کە لەوە نەدەچوو جیهاد دڵپاک بەڕێوەبەری هونەری ئەو بەرهەمە بێ و ناسر حەسەن دەرهێنەری بێ بەشێک لە هونەرمەندان پێیان وایە کە دراماکە ئاسی هونەری وەکو پێویست نەبووە لەگەڵەوەی کە بودجێکی باشیوە تەرخان کراوە. من ڕاشکاری هونەریشێکە بووم لە بەڕێوەبەری هونەری و من ڕێز و حرمەتم بۆ برادرانە هەیە بۆ چونیان هەیە من خۆم بۆ چون بەرامبەر دراماکە هەیە یانە ئەو هونەرمەندەی بۆ یعنی ئەمڕۆ بوونە لە کەرکوو بوو لەگەڵ کاسەکەمان دانیشتبووین وتم پێشەوەی ئێمە جۆلە بگرە خەڵک چۆنە مەتەحمانەکە بەوە مەغروور نەبین چەند ڕقلەمان نەگری بەوە ئەژۆمان نەشیێ خۆمان خوێندنەوەمان بۆ کاسمان پێش 15 ڕۆژێک کاسە کۆبینەوە هەمومان تەقیمان کرد سەلبیاتمان لە چی ئیجابیاتمان لە چی حتمەن بەدەنیە سەلبیات بەڵام حەزەکەم حقەتی بڵام ئەو کەساڵی کەرفۆ لە ڕووی فەنیەوە زەعیفن بۆم تشخیصنە چییە چۆن خوێنەوەی چییە باسی فەروا ناکرێت زەعیفە بەقووەتە ئەمە نییە لە فەنە خوێنەوەی چی بەوە ئەو کەسی باسیکە بێن بەم بۆنە من خەلەکان زانم لەکوێیە بەڵام بڵێ ڕەوەی تەکنیکی زەعیف بۆ نمونە باسی منەڵم منە سینانەکە خەلێ بەڵێ بەڵام پێم بڵێ خراج خەلەکە لەکوێیە بە باسی نظامی لەختم مەڵا بکە باسی زاوی کامێرە مەڵا بکە باسی حرەکەی کامێرە مەڵاکە بڵێ خەلەکان لێرێ باسی ڕۆگم لەگەڵاکە باسی نەک بڵێ زەعیفە بەقووەتەوە ئەو خاسایی نەفەنان نییە باشە خراپە نییە بۆ باشە بۆ خراپە خوێنەوەی چییە بەڵام ڕەنگە خەلەی نەکە بینم لە سیناریۆکە یعنی بۆ نمونە منە تا چەند حەڵقەی شەسم کرد ئیقاتەوە نییە بۆ خەتێکی هین نەبوو کە بتوانێت بینە ڕەبت کات بەڵام لە ڕووی ئەگەر سەری ئیخراجکەن وەڵا قەدر لە ئیخراجی من نیە ئیخراجی کاکە ناسازەکەم قەدری لێکردن نەپیاوە بەعەکسەوە من زۆر لە دەرهێنەرە عێراقیەکانم بینی ئەوان بڕوا ناکەن عێراق بێشەکراوێ ئەوان پیانەوە بوو بەڵێ پیانەوە بوو ئەگەر لوی تەکنیکە و سێری کە من ڕەنگە خەلەکە لە شوێن تر بینم یعنی خەلەکە ڕەنگە لە سینارۆ بینم لە ئەدای هەندی ئەکتەرا بینم لە شوێنە خەلمان هەبووە لە ڕاکوارە مەسەلامان بۆ ڕەنگە لە جولبەرگە ڕەنگە لە مکیاجە خەلی تیاوەتێ بەڵام ینی لە ڕووی خەڵی من هەستەکەم ئیشێکی جوان بوو بەڵێ باشە بەڵام ئەگەر خەلەل لە یەک لایەنی دراماکەشە هەبوو بێت ڕخنەکە لەسەرەوەیە کە چۆن خەلەلێکی ئاوا بۆ نمونە بەسەر جیهاد دڵپاک و ناسر حەسەنێک هاتەیە پەڕێکەم هەموو ئەزمونیان لە کارایە بەزنی ئێمەدان بۆوانین کە ئەمە خەلمان هەبووە بەڵام خەڵکێ ئەسوب قسان جۆخدا ئەڵێمە ئیشەکەمان خەلی تیان و تیانێ ئێمە خەلی سفادە لێکە بێشتر ئەمە یەک دوو بینەچێ بۆ کەرکوویشمان کردووە و گەورەترین مجازمان کردمان لە ڕووی هونەریەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی سیاسی مجازمان کرد لەویشمان کردووە حتمما خەلمانە بێت یانە زۆرفێکی زۆر قاسیە و لەگەڵ ڕێزمە هەتا بودجێ ئەو بەرهەمەت ینی سەرف کراوە ڕۆحیان دەرێنین کە ئەو قسەیە بەرامبەر کەرکوو ئەکرێ کەرکوو ئەمەیە کەرکوو ئەوەیە شعراتی گەورە بەرامبەر بە کەرکوو ئەوترێ مزاهداتی گەورە بەرامبەر بە کەرکوو ئەکرێ بڕاوکە بڵا هەموو شعراتی سیاسیەوە هیچ واقعیە وەرە سەری واقعی هونەریکە لە کەرکوو بڵێن بۆ 2012 حکومەت یاریمی کوردستان چەند پارە تەخسیس کردووە کەرکوو بۆ هونەری کەرکووک بۆ هونەری کەرکوو بە عام چەندی کردوتە بەس جواب ماتە بەرپرسانی حکومەتی هێرێم بە وەزارەتی ڕۆ جوابمە چیان تەرخان کردووە ئایا بودجێ هەیە هەر کرد لە بودجێ حساب کردووە هەندێک پارەی تایبەت نەبێ ئەوش بۆ لابەلا وتیانە بۆ هەندێک مەشاریعی بچووک سەرفیەکەین یعنی ئێمە کولەبەرجی کەرویشمان کرد بەڵام ئەمە پاساو نییە بۆی کە خەلمانە بووە بەڵێ ئێمە ویستوان لە کەرکوو حرەکەی دروستکەین تۆ کە بتەوێت لە شارێکە لە 73 حرەکەی فەنیتیان نەبێ ئەرکەی قورسە یعنی ئەژنۆتە شێ خۆتی لە قەرە نادێ خۆتی لە قەرادێ تووشی خەلە لەبی گرنەوە ئیشی دووە خەلەکان کەمتر بێسە بۆ منە ئێمە لاپەڕەکانی کەرهومان کردووە خەلەکان کەمتر دڵیانەوەش خەلمان هەیە منی خرازم کردووە دڵیان خەلم هەیە بەڵام من ناکە بەردەوام نەبم میم خەلەکان زیای کریاکەنی کرد هەنگاوی سێمەی باشتر بێ شمە هەدەفەکانمان لەوێ لە چیە حەزەکەم ئاماژە بۆکەن ئیشکردن لە کەرکوو زۆر جیاواز کە تۆ ئیش لە هەولێر یادووە ئەمە جاکردنەوەی کەرکوو نییە لە کوردستان نە تایبەتمەندی کەرکوو جیاوازە کەرکوو لە 1970 ئەمە لەوە ئیشمانە کرد ئیشی درامایتیان نەکراوە یەکەم شی لە کەرکوو کە حکومەت کار محابەیەکی بێش تعریب و تەبعیز هات مەراکزی سەقافی فەنی داخست
لە هونەر و ئەدەبەوە دەست پێ کرد چەندین ساڵم شارانە لەوێ هەموو تیبەکە داخراوە هەتا پرۆسی ئازادی لێرە حرەکە هەبووە وەزعی کەرکووزدا ئێمانۆ لە کەرکووکە پێش هەموو شتێک جگەرەوەی بەرهەمێکی فەنی تەقدیم بکەین کادری هونەری پەروەردە بکەین پێویستمانی جیلەکەی هەموو تەمەنگەیشتە تەمەنێک ئەبێ جیل پەروەردە دەکەین ئەمەش بێکەم و کوڕی نابێتەوە باشە بەڵام یعنی ئێمە لە کاتەکەم ئیش فەنی تەقدیم بکەین هەمانە تاریخ لەو شارە دروستکەین هەمانە کادر دروستکەین ئەرکە قورسرە بەڵێ باشە بەڵام تو شارەتە بەوەیە کە لە هەفتاکانەوە کاری تیان نەکراوە و بەشێکی خەلەلەکانە بەستەوە بۆی کە بەڕدوخی کارکردنی هونەری لە کەرکووکە بەڕدوخی قاسیە بەڵام هەست ناکەی بەشێکی ئەو خەلەلە بۆ ئێوەش ئەگەڕێتەوە لەبەرەوەی بەشێکی زۆری ناوە دیارەکانی هونەر لە کەرکووکە لە کەرکووک دانانیشە بە سلێمانین و ئەگەر ئیجابەتی تیابی هەروێ باگەڕێتەوە سەلبیاتیشی تیابی هەروێ باگەڕێتەوە دڵیان ئێمە مەسوولی بەرامبەرویشە بە تایبەتی ئەوانەی کە با بڵێن کاگناسە بە دەرەجەی کەم و خرجە منیش ئەوانەی کە با بڵێن ناون یا تاریخیشانەیە ئەرکە زۆرەکە کەوتە سەرشانی ئەوان بەڵام ئێمە بەسقە ئەو ئەمان قبوڵە شوێ هەدەف ئەزانین هەدەفەکەمان چییە لە ئایا لەێ ڕاستە ڕۆین هەدەفکە بەردەوام دڵنیام ئیشی دوێشمان خەلی تابێ سێمیش بەڵام ئێمە سەری نەتایجەکەن 3 ساڵتە 4 ساڵتر حرەکەی فەنی لە کەرکووک چی لێت من بە دڵیان پێتەڵم کەرکووک 3-4 ساڵی تر ئەبێ هاوشانی شارەکانت منافەسە بکە چکە ئەو شارە عەمقیتیایە لە ڕووی هونەریەوە طبعا مەبەستێ کەرکووک من بەنامەکە ڕەنگە ڕێگەمانە کەرکووک زۆر مقاماتی جیاواز لەگەڵ شارەکانی ترە من لە کەرکووشم تەعەسسوبمەیە کەرکووک لە کەلتورە فرە زمانە فرە ئاینە ئەمان وای لێ کردێ یعنی عەقڵەتی فەنانی کەرکووک یەک مەودانیە مەسادری زۆرترە فەنانی کەرکووک 3-4 زمان ئەزانێ بەلایکەمەوە وەکوتم زۆری دینی جیاواز زمانی جیاواز ئاینی جیاواز ئەمانە بوونی شەریکەی نەوت سەری تاریخ کەرکووک ئەگە بێنە سەر جەماعەتی کەرکووک بۆ نمونە کەوتین حرەکاتی تەجلیلە فەن و ئەدەب لە کەرکووک بووە جاندەبەوە فازڵ عەزاوی سەرگۆم پۆلس ینی بەڵ حەیدەری ئەمانە هەموو لە کەرکووک سەریانداوە بە حوکم ئینگلیز لێ هەبووە هێ بووە بەڵام کەرکووک زروفی سیاسی مەسلحەتیانە بووە من ئەگە بگەڕەمە سەر شانۆ لە شانۆ باسەکەم یەکەم مەسلحە ناو کوردە کە شانۆی تەرکردی بێ هاتنە شانۆی تەڵەق کەرکووک بووە یەکەم ئیشی برختی لە ناو شانۆی بزوتنەوەی شاری کوردی بووە لە کەرکووک بووە یەکەم ئافرەتە کە دەوری پاڵەوانتی بوون لە هەموو شارەکانی تریە کوڕیانە کرد بە کچ دەوری پاڵەوانتی لە شاری کەرکووک بووە یەکەم شانۆگەری کە ناو جمهورە تەقدیم کرا قاعی تەرکرابێ لە هەوای تەڵەقکرا لە کەرکووک بووە بۆس بە لە زۆربەی هینەکانە کەرکووک ڕادێ باشە یەکەم ئیشی درامە عەفوکەی بۆ تەلەڤیزیۆن کرابێ کە هەمووی شانۆیی بوو نەقڵ ئەکران بۆ تەلەڤیزیۆن یەکەم ئیشێک دایرکت بۆ تەلەڤیزیۆن کرابێ مەرەزەی کە لە کەرکووک کرا ساڵ 1970 بەڵام ئەوێن ڕەنگە دەوری تیا بوو بێ کە تەلەڤیزیۆنی کوردی عێراق لە کەرکووک عێراقی بۆ نییە بە ئەو تەلەڤیزیۆن هیچ خزمەتی ئێمە ناکرد تەلەڤیزیۆن مەحەتەی بوو هەموو کوردستان بەڵێ باشە بەڵام ئێستا 9 ساڵە کەرکووک ئازاد کراوە هەتا ڕادەیەک هێزە کوردیەکان باڵا دەستن لەو شارەیە کەچی تۆ دوای 9 ساڵ ئەڵەی 2 ساڵ 3 ساڵی کە چاوەڕێ بکەن بزانن هونەری کەرکووک چی لێیە یعنی ئایا ئێوە لەم 9 ساڵە وەکو ناوە دیارەکانی هونەری کەرکووک چیتان بۆ شاری خۆتان کردەوە بۆ هێشتا 2-3 ساڵی کە چاوەڕێ بۆڵم بۆ سزاکە تۆ زانین وەکوتم 73 بوار نەدەرا و شاریش بکرێ شارەکان باشە بەڵام خۆ 9 ساڵە بوار هەیە ئەتایم بزن کە ئێستا بۆ سلێمانی سبەی نەسەراسی کوردستان تۆ لە ساسی عێراق بستنێکی هونەری زۆر جانیتیایە یعنی ناوچەکە سلێمانی لە هەولێرە لە دهۆکە کەرکووک دوای ئەو حوربان لە تۆ یەکسەر بێت چاو شانوانە ماوەی شێوێ ئەمە یەک ئەمە لە ڕووی کات تۆ خبێتیان چەندین ساڵە بەرهەمێت یادا نەقلمەکە کادر خۆ بە ڕۆژ دروست نابێت کادری حزبی نییە بە قەرارێکی حزبی دروست بێ کادری هونەری وەختێوێ وایە بە ڕۆژ دروست نابێت بە قەرارێک تا بە قەرار نابی سەرکردایەتی بۆ دروستکەم بەڵام ناتوانێت کادرێکی فەنی لە دروستکرد بەڵێ باشە باواز لەوە بێنین تۆ لە دوایین ئەزمموی هونەری تا خەریکی دەرهێنانیت کاری دەرهێنانی چی وای لێ کردی پەنابێتە بەر دەرهێنان لە نواندنەوە بیتە دەرهێنەر وەڵای من توانە پرسیارێکی زۆر جوانە زۆرشم پێ خۆش بوو من ماوەیەکی زۆر تەمسیلەکەم و ئێستاش و بە ڕێئیمە و هەتا ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی کەرکووک لەگەڵ کاگە ئازاد کەرکووچی ئاخریشی فیلممان کردووە لەگەڵ و کردوە فیلمێکی سینەماییە وت بەگەردە باشین دە فیلم بێنن بڵێن ئیخراجەکەی جیاڵپاکە یەک فیلمێ بێنن باشین فیلم بڵێن نواندەکەڵم ئەو نواندنی بە تەنها نەک ئەو ئیشی من تەمسیلە بەڵام ئەو ئیشێکە ویستمان بیکەین قەرارەوە بۆ کاک ناسر حەسەن ئیخراجەکە من تەمسیلی تیا بکەم بەڵام کاک ناسر بە حوکمی کەرکووک فەرمان کردو و خەریکی مۆنتاژ وتی من زۆرە خایەنە ڕەنگە بە ساڵیش لێ نبمەوە
لە وەزارەتیان کرد ئێتر بۆ ئەمری واقع تا خدمەتە خۆشم دەوری ڕێسی بینم خۆشم وەکو دەرهێنکاری دەرهێنانم کرد بەڵام تومەحات بینە بەڵام بۆ کەرکووە شتێک تحمل کرد ینی ئەرگەی قورس بوو بەڵام عشقی کەرکووە لێکردم تحمل لەوێنکەم بە سوپاسەوە لەگەڵ ئەو کاسێک کە ئیشان لەگەڵا کردم بەڕاستی مەمنونیان بەڵێ تۆ مەبەستەوە بوو کە ئەزمموی خۆشە لە بواری دەرهێنانە تاقی بکەیتەوە جابۆنە بەڵام کاک جیهاد دوای ئەوەنە ساڵ لە نواندن لە دەرکەوتن لە ڕۆڵی بوتوڵە لە چەندین دراما و چەندین فیلمە جیهاد دڵپاک ئیشی بەوەیە دەرهێنان کە ینی ئایا تۆ اختصاصی تۆیە دەرهێنان کەرکووە لە کەرکوو با ئێمە واز لە مەسەلەی شاربێنین با بێنە سەر هونەر نانەس مەسوولەتی بەرامبەر بە خەڵک هونەرمەندیش کوردم هونەرمەندی شاری کەرکووکم شار کەس ئەڕوا لە شارەکە منی خراج کرد ئەو کاک ناسر هات بەو زوڵفەی چی ئەمادەوە سەر لە کەرکوو خراج کرد بەیانەڵ کەروشیان خۆیان ناڕۆن بیکەن من بەیانی و خرجێ بێ خزمەتی کەرکووکە بچوشی یەکەم و هەموو خزمەتی بۆکەم وەکو ئەکتەرێکی سانەش بێژارەکەم لە بوتوڵە وا دیامێ بەڵام کە لە شارەکەمانە بچی بکەین دانیشین ئاسمان و بان دروست نابێت دەرهێنەر نایەت ئەبێ لەو شارە دەرهێنەری خۆی بێ ئێمە ئەو ئەزمونە نەقڵکەین بۆ کۆمەڵی گەنج کۆمەڵی کەوادر پێ بگەینین ئەم ئیشەی ئێمەش ماوەیەکی کەم بەردەوام بێت هەتا کادر دروستە بێت وە دڵنیان شارەکەم کادری باشتیان دروستە بێت بەڵێ جیاوازی ئەم درامایی کە تۆ کاری دەرهێنانی بۆ وەکە لەگە کەرکووفەڕا چییە؟ وەڵای من ئەو جیاوازە ببینە هەستی پێ بکە من کاک ناسر خۆشەویست و برامە و یعنیچکە لەو دەرهێنانی کە خەوە خبرەوەی سادەم لێ کردووە لەگەڵ کۆمەڵە دەرهێنەر ئیشم کردووە کاک ناسر حەسەنە کاک ژێری زەنگەنەیە بە کەڕەشیدا یان لەگەڵ حەسێن نەسرائیل و بەغا ئیشم کردووە مەسەڵ جوان بامەردنیە لەگەڵ عیماد باژێتە تەوان لە هەرچیدا هەر دەرهێنەر کردووە ڕەنگ ئیسفادەیەکەی لە ستایلەکەی وایە من ناتوان بڵێمە جیاوازیە لەگەڵ ئیشەکانی تر ئەو بینێ دەتوانێت هیچ کار جیاوازیانە بەڵام من هەست دەکەم ئەمە ویسوان لەو بوارەوەکو ئەسپی خۆمان تاو بین ئیتر نازانین ئەسپ سوارێکی باشە بین خراپە بین ئەوە بینێ ڕخنەگرانتوانن ئەکەن پێشوەختە ناتوان حکومە بێن بەڵام من بۆ فەخورم یەکشتێک ئەکەن توانیمان هەنگاوی یەکەم کە بۆ کەرکووکرا ڕۆڵێکی بە هەمڕاوشکاری هونەری بووم دۆرەشی بەرچاوشمە بوو لە ئیشلەوە لە ئیشلە دوای خصوص لە شارەکەمە شەرەفی دەرهێنان و خائینەکەمەیە تەمسیلەکەم ئەوە من کافیە بەڵێ لەم بەشە نوێی درامای گردەلوو لە ڕۆڵە نییە هەتا بۆ چوونە لەسەر و درامایە چییە؟ وەڵا گەردەلوو من پێما بینەران باشترین سەنجی مەحەکن بۆ تەقییمکردنی گەردەلوون باوەڕ ناکەم ئێستا کوردستانە هیچ درامایەکە بێ جەماوارێکی جەمالی و گەردەلوو هەبێ یعنی جەماوارێکی زۆر بەرفانێ ئایا توانێت احتفاظ بۆ جەمالە بکە زیاتری کات ئەوە هیوادارین جوزی سێم ئەو وەڵامان باتەوە گەردەلوو توانێت جوزی یەکەم جوزی دۆم یعنی ئێستا بۆ نمونە من وەکو ئەکتەرێک ئەسبەر کوێ لە کەرکووە یان بۆ کەرکووە من کەینەکەم ئەمە گەردەلوولە ئەڵمنەوەڵە کاکەم ئیشیتر بۆ کەرکوو یان ڕۆژانە خەڵک هەستکەی متابعەیەەکە من هەستکەم گەردەلوول مەسوولەتێکی سێ مەسوولەتێکی زۆر گەورەیە بەسەر ئەسۆی کاکزێری زەنگەنە وەکو دەرهێنەر ئایا توانێت تەجاوزی یەک و دوو بکە ئومێدوارە بەوە بکات و وەک بە سینارۆکەم بەژار تەجاوز لە چ ڕۆیەکەوە مەبەستە لە ڕۆی تەکریچیەوە لە ڕووی فەنیەوە ینی ئەتوانێت ئەو بکات چکو بۆ بەس گەردەلوول بە بەشی سێم هەستەکەم ئینتاژی زەخمە یعنی بە پێم ئاوەکەی کە خوێنەوە من سیاکەم کە خوێندوێتەوە حەلقاتی زۆرترە و ئەکتەری زۆرتر تیا بەشدارە و زۆربەی ناوچەکانی کوردستانی گرتوێتەوە و ئەکتەری زۆربەی ناوچەکان و شارەکانی تایە مێدوارین بتوانێت ئەو جومەرە دەست نەدات و باکەکسەوە جومەکەی خۆی زیاتر بکات باشە ئێوە وەکو ئەکتەرە سەرەکیەکانی ئەو درامایە قەت لەگەڵ دەرهێنەرەکەی قسەتان لەسەرەوە نەکردووە کە ئەکرێ لە ڕووی سیناریۆوە ئەو درامایە فراوانتر بکرێت چکە ڕەنگە نەگونجێ لە بەشی سێمی شا و لە بەشەکانی دوای ئەویشا ئەگەر بکرێ خەباتی میلەتێ بچووک بکرێتەوە لە خەباتی حیزبێکە ئەوە بێتە سەر بۆ چوونی سیناریۆکە و دەرهێنەرەکە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم لەیش درامایەکە من باسی خۆمەکەم لەیش درامایەکە بەشداریم نەکردووە بۆ نی حیزبایەتی یەک لایەنێکی تابێ یەک کەسێ پێم بڵە فلان جوڵە فلان مەشت فلان دیمەن هونەربەت تەسەوری من معانات میلەتەیەەکە و خەباتی حزابش کات خەباتی میلەتێک يعني جزء لە خەباتی میلەتەکە بەڵام تۆ لەگەڵام تۆ تعزیمی ئینسانی خەباتی میلەتێکی جوانتر بە ڕێی من میلەت دایکی من گەورەتر بۆ منێکی لەو شەستانە کە من بەدڵم بۆ حەزم کرد تەمسیلم کرد کە سەرنجی ڕاکێشام
بەس پاس و کاژی لێ گەردۆلیە کوتی کاژی کەم دەور بە دڵی وتم وڵی هیچ زۆربەی گەنجن لەگەڵ تەمەنی منە ناگونجی بەس چێک سەتێکەیە دڵشا بۆ ئەسان جێڕاکی شەمیشتیانەوە هیچی جوانە دڵشاد نمونەی ئەو ئینسانە تێکۆشەرەیە کە پێشمەرگەی بینار بێتە ڕووکاتە ماڵکی کابراایکی حزبی نیە سەر هیچ حزبێک نییە نەیەکێتیە نە پارتیە نە شوعیە بەس کابراایش کورتپەروەرە کابراایکی خوێنەوارە بە زمانی زابطەکە لە فتش نەبێتێک مەرگێنەشی لە مەجموعە کتو فەلسەفی وچمان لە شعر کابراایش شعرە نووسی فەلسفە خوێنێتەوە باڵێز بوو پێشمەرگە خۆی اعتراف بکەم اعتراف ناکە ژورناڵەکەش اعتراف ناکە یعنی شۆڕش بەس حساب نەیکرد میلەتە شۆڕشی کرد و بەرەکەش مەفروضە بۆ میلەت تێبێ و فەنانش پێم وابێ فەنان و ئەدیب ئەوی وجدانی میلەت بێ نەک وجدانی نواشوان بێ ئەوی وجدانی حزب بێت فەنان و ئەدیب ئەوی وجدانی میلەت بێ ئەوە ڕێی منە بەڵێ بەنیاز نیت بە یەکجاری بگەڕێتەوە کەرکووک والله واقعي بين زۆراتە باوەڕ ناکەم بتوان چ ظروفم ملایم نیە یەکەم لە دووسێناوە یەکەم ظروفیشکردنی خۆمەک و من ناحی وەزیفینە هەندیش بکە ئەو فەزایی لە سلێمانیە هەیە ئەو مەساحبەوەڵەن لە ڕووی فەنیەوە لە سلێمانیە هەیە لە کەرکووک نییە یعنی ڕەنگە لە ڕووی هونەریەوە بگەڕێمەوە زەرم زۆر لێ بکەوێ لە ڕووی هونەریەوە چکو لێرە فەزاکە فراوانتر دوو من پێخۆش بەنە باوکم کۆڵە مناڵم هەیە زەماتی فەنیان لێرە هەیە لە تیبیناری میلیەکەن تیبینەر میلی لێنێت تەلەبەی مەحەدی فەنجەمیلە هەیە یعنی عینەکە لەبەرەوە خۆوە باوکی دیکتاتۆر نی لە ئەمریکات یعنی لە حال حەزا باوەڕ ناکەم بتوانم بەڵام لە کەرکووکدا ناپڕم بەڵام لای من ئەمڕۆ حالێن پێش لای ئەمریکای بکە بە ساعت لە کەرکووک بوو باشە غیابی ئێوە لە ناو کەرکووکە ئەو ناوە دیارانەی ناو هونەری و کوردی کە خەڵکی کەرکووکن و غیابتان لەو شارە هەز ناکەی کە هەر هونەر لەو شارێ ئاوا بە چاق بەسووی هێڵێتەوە نەخێرمە ئێمەش سۆپەرمان نین بەڵام ێشێکە گرنگ نییە تۆ جەسەدێن لە کەرکووبی گرنگە تۆ وەکویشکردن لە کەرکووبی ڕۆحێن لە کەرکووبی من ڕاست لە کەرکوون شەرجێنیم بەڵام ئاگەم نام حرەکەی فەنی کەرکووکە دایمە ناچووەکەم ئەگەر بەبێن واڵەگەر هەفتەی ڕۆژێنەرم لە دە ڕۆژە سەردانێکم هەیە ستوانیمان تیپێ دروستکەن حرەکەی فەنی دروستکەن تەشجیعکەن گەج بێنە ئەم بێنە میم لە حرەکە تۆ لەگەڵا بێ ئێتە من شەو لە کوێ خۆم لە کەرکووک لە سلێمانە مەوزوعێکی ترە يعني مهم تۆ ناحی فەنی متواجدین لەوێ دوو ئیمامان بەوە هەبێت ئەو شاری کە جیاڵپاکی دروست کرد دە جیاڵپات توش دروستەکە دەجێت زەنگەی توش دروستەکە داعلیکەیمیش دروستەکە لەو شاری کە دروستی دڵنیا من لەوە دروستە بێت وابێ بە محاولەکەین فێرەوە دروستکەین ئەو خبرێ ئێمە هەمانوێ نەقڵێکین بۆ گەنجانە بەعکسم پێ دەڵم گەنج زۆر بەتوانەمان هەیە و سەردەمەکەش مەسڵحەتی وانەیە سەردەمەکە زۆر دڵنیام زۆر گەنج هەیە تەجاوز ئێمەژە کرد بەسی قەوێڵە فەخرش پێوەکەمەوە بەڵێ ئەمێ بەس لە مەسەلێکی تر بکەم کە ماوەیە کە جێ مشتومڕە لە کای هونەریە بڵاوبوونەوەی مەسەلەی درامای دۆبلاژکراوە تەواوی کەناڵەکانی تەلەڤیزیۆنی کوردی ئەوانی کە دراما پەخشەکەن بەگیران کردووە ئەمە معنای ئەوە نییە کە پاشەکشی هەیە لە هونەری درامای کوردیە معنای ئەوە نییە کە هونەرمەندانی ئێمە ئەوە نە بەجددیەتەوە لە بەباری درامایە کار ناکەنەوە کەناڵەکان تەنها بۆ درامای دۆبلاژکراوە بن لە حەزەکەم شتێ بڵێم ئێمە لە هەموو بارەکاری ژیان لە کوردستان بەداخەواڵم لێ شتێک ئەمە تەختیتمان نییە ستەمان نییە لەوە بواری هونەری ژوایە یعنی ئەو دەبلەسکانە من ئەسباب هەیە بەسا حەزەکە ڕێز و حمەت بۆ کەناڵەکان ڕاگەاندی بۆی هێنن لەبەرەوەی پارێکی کەم دەستیانەکەوێ ئەو دۆبلاژکراوە لە چەندین وڵاتە عەرزەکرێەوە چەندی جار عەرز کراوە یعنی ئەو وڵاتە ڕەنگە ئامادەی بۆ خۆراش بداتێ بۆ لە نهایەتی قانزاژنەکە قانزاژ وەکە کە تاریخی میلەتەکەی خۆی باسەکە لە ڕووی سیاحەوی سوادی لێکە بەڵام مەبلەغی کەم بەڵام ئایا چی دەکە من لەگەڵ من ناتوان ڕێگری چی فێنکەم بەڵام هەدەفکەن چی هەدەفێکە پێکەن هەندێکی دۆبلاژکراوێ زۆر زۆر زەرەگەیەنێ لە ڕووی فەنیەوە لە ڕووی سەقافیەوە یعنی کۆمەڵە هی دۆبلاژکراو هەیە مناڵی نییە شارکە هەموو خەری فێر کردووە حەزی لە شمشێر بێ یعنی فێری واکە کە میلەتی بەعکس حەزەکەن دوای بە تایبەتی ئێمە میلەتی چەندین ساڵە ناو شەڕ و چەک و ئەمانە خواوان گەنجیری ئێستامان بی لە سەقافەت و فەن و لە دنیا بکاتەوە تا دوو لە ڕووی تەکنیکیەوە سەریکە حتا لە ڕووی دۆبلاژەوە زۆر زعیفە زەرامێکی پیرە بینی مناڵێکی هێنەوە زیقی یعنی قەنەعەتم پێ نایە و شەخصەت هەیە یعنی چێک بوون بۆ نمونەیەکی لە دۆبلاژەکان کە بە دڵم بوو چەند ناکە من لەگەڵام بکرێ بەڵام چی دۆبلاژەکەیت چی دۆبلاژە پرسیارە حتا سەرتا بەرام کەوتم چیەکەی بەڵام چۆن یەکەیتەوەگە
چی دەوڵات بۆ نمونە جەنگیز خان پێمانێ کەسمان نکولمان نێ جەنگیز خان دەرامایەکی زۆر باش بوو وەکو ناوڕۆک باسی ئینسانێک کە چۆن توانێ وڵات پارچە پارچیەکەی کۆی کاتەوە لە ڕووی فەنیەوە لە ڕووی کۆمەڵی ئەکتەری باش بەکاری دەوڵاتەکان کردو و دەنگەوە لەگەڵ ئەدا و گونجا بەڵام بەداخەوەی بزانین چی دەوڵاتەکەین من ناڵم ڕێگری بکەین لە دەوڵاتکراوە بەڵام هەستەکەم ئێستا ئەو غەزوەی کە هەیە بۆ هینی کۆری و تورکیە حسابی درامای کوردیە یعنی حکوومەت هێرێم ئامادەنیە دەستگاکانی ڕاگەاندن ئامادەنین ئەو پارەی سەرفکە بۆ درامایشی کوردی پێش درامای دەوڵاتکراوی پێکرێت ئەوەی لا مەطلبە من بتوانێت 30 ساعت لە بەرامەکەی کەناڵەکەی پڕکاتەوە ئیتر مەطلبی نییە ئەو مایە ئەوەتە سەر سیاسەتی ئیعلامی ئەو سیاسەتی ئەو دەستگایە هەدەفەکەی چییە؟ من لێرە حەستەوانەکە ئایا تۆ هەدەفت فعلا خزمەتکردنی دۆزی کوردە بەگشتی هونەری کووردە ئەو کاتە چەند ئیمان بۆ هەبێ بەپێ ئەو کاتە توانی پارەی بۆ سەرکەیانە یا تۆ مەقصد بەس کەناڵەکەیە کەناڵەکەت بەرامەکانی خۆی پڕکاتەوە ئیتر بشێنی هەدەف چییە؟ بەڵام ئەمە کێشەی لاوازی هونەرمەندانی کوردیشی تیان نییە کە ئێوە نەتانتوانیوە قەنەعەت بە کەناڵێ بکەن کە پارەتان باتێ بۆ درامایەک چی وڵاتی ئەنووسی لە سەریان تەڕابن گوێ ناگرن بەخسە ناکەن سەحافە کەمە نووسە ئەعلام کەمە نووسە چ مەسئولێک هەڵوێستەیەشی کە لەم کوردستانە بەرامبەر ئەو ڕخانەی کە هەیە بەرامبەر هەموو گەندەڵەکانە بواری هونەر ئەڵێ لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری ئەڵێ لە ڕووی کۆمەڵایەتی ئەڵێ چی هەڵوێستەیەژێ چەند قەڵەمی ناودار لەم وڵاتە چەند عەقڵی ناودار چەند فەنان چەند سیاسی چەند خەڵکی ڕاکبیر بەم ڕۆژگارە لە دەستگاکانی ڕاگەاندن قسەکە ئەنووسێ چێ گوێگرێ بەڵام تو هەر بەردەوامی لەگەڵ ئوستا بە هەر بەردەوامیت چێ گوێگرێ بەڵام ئەگەر ئێمە واز لە مەسەلەی گوێگرتنەکە بێنین تویشی هونەرمەند ئەتوانی بە سیناریویشی بەهێز بە داڕشتنی تەکنیکیشی بەهێز قەنەعەت بۆ کەناڵە بکەی کە درامایکی دۆبلاشکراوە هێنێ کە پارە بۆ سەرفکە درامایکی کوردی بەرهەم بێنیت قسە زۆر جوانە من لەگەڵتان بۆ نمونە گەردەلوول باشین بەڵگەیە گەردەلوول جمهوری زۆرترە دۆبلاشکراوەکان بە سخبەتە لەم گەردەلوول خەڵک بە تامە زۆر چاوەڕێی گەردەلوولی سیەکە و بۆیە گەردەلوولی سیە فعلا کوردستان بخواشە بجێکی باشتی بۆ سەرف کرد ئیمکاناتی باشتی بۆ سەرف کرد بۆ ئیشی جوان دەبچێت وفعلا تۆ بە ئیشی باش تەقدیم کرد وردە وردە بە قەراری سیاسی بە قەراری ئیداریەمان ناکرێت بە تەسەوری من یعنی بۆ بگەڕێنە حەفتاکان لە حەفتاکان ڕێز و حورمەتم بۆ هەندێک هونەرمەند ئیشیانە کرد بە فەنێکی بەسیط و ناوڕۆکی سادە و ساکار خەڵکیانی کردبوو کە وردە و دە فەنی جات باشترات خەڵک پشتی تێکرد ئیشی خراپ بە ئیشی باش لابرێت ئەخە قسەکەی ئێمەش لەسەر ئەوەیە کە ئەمە حاڵاتانەکەڵەکان بۆ درامای دۆبلاشکرا و لە لاوازی هونەرمەندەکانی خۆمان لایەنی شەوی تیا بە اعتراف بکەین ڕاستە لایەنی شەوی تیا ڕاستە ئەمە ڕاست ناڵم نا کێ ئێمە توانیمان کۆمەڵە بەرهەمی درامای باش هین بێنن ئەو کەناڵش خۆشی حەزەکە جمهوری هەبێ کەناڵەکەی جمهوری بێ ناچار ڕۆکاتە بەرەمەکانی تۆ بەڵام کە تۆ نەتوانی ئیشی جوانی بۆ تەقدیم بکەن ئەو تۆ تەبیرە دەیتە کە بڕات تشتی دەوڵاتکراو بە بەشێکی ئێماگرێتەوە ئێمە هەربەندان مقەسی نەوەستە باشە ئەی وەزارەتی ڕۆشنبیری بۆ نمونە ناتوانێت یاسایەک بۆ کەناڵەکان دابنێکە ڕێژەیەک بۆ بەرهەمی ناوخۆیی تەرخان بکەن و بەشێکی بۆ درامای دەوڵاتکراو ئەوەی من شارەزام هەبێت لە وەزارەتی ڕۆشنبیری خوات خۆی کارم کردووە هەموو دەستگا ڕاگەاندنەکان و ینی هەموو شتێکی با بڵێن خوێنرا و بیسترا و بینرا و هەموو ئەبێ لە وەزارەتی ڕۆشنبیری مۆڵە دۆربگرێ باشە مۆڵە دۆرەگرێ بەڵام قسەکەی من لەسەر ئەوەیە کە ئایا وەزارەتی ڕۆشنبیری دەسەڵاتی بەسەر ئەو کەناڵانە نییە ئەو سکلاتانە زۆربەی کەناڵاتی حیزبین ناتوانێت بە پێی یاسایەک کەناڵەکان ناچار بکات کە ساڵانە پێویستە لە سەدا چلی دراما نمایشکراوەکانیان درامای ناوخۆیی وەزارەت بۆی نییە وکات ئەو کەناڵە سەربەر کە تۆ ئیجازە دایەک کارکە هەندێک ئوستێڵە توواڵێ شروعی بۆدانی ئەل لە ڕووی ئاینی و لە ڕووی ئەمە لە ڕووی ئەخلاقیەمانە تەجاوز مەکە تۆ نی تحدیدی ئیشەکانی بکەی وەزارەتی ڕۆشنبیری خۆی بۆ دایکە خۆی بۆ ئەناکە بۆ بەشێکدانانی بۆ دراما ئینتاجی درامی بەڕێوەبەتی گشتی سینەما بۆ دایخست وەزارەتی ڕۆشنبیری لە جاتی تەوسینی پێوەمان زانیکەن بە مؤسسەوە یەکەن سەر بە وەزارەت ئەنجومەنی وەزیران دایانخست مهتم نییە بە سینەما بەسەراحەت حکوومەت هێنە مهتم نییە بە سینەما
کە ئەوایە کورد قادەی کوردی بە ڕاشکەوانەی ئەڵم لێرە حەزەکەم ڕێز و حرمەتم بۆ مەقالە ئەوە هەموو لە هەموو قادەکانی عالم زیاتر تمامە بە چاوی کامێرا هەبوایە ئیسپانیا بەکارە و دەریش بۆ چییە؟ ئێمە چەندین ساڵ خەباتمان کرد چەندین ساڵ تێکۆشان لەو شەخانە شەیدمانەدا لە کوێرە ئیزاعەیەکە مۆنتکارلۆ یانەن دەنێوت المخربین الأکراد بیان دڵمان پێ خۆش بووت مخربین ئەکراد یعنی ئەوەندە حسابمانسانە بوو بەڵام لە کۆڕەوەکە چاوی کامێرا کێشەی کوردی بە هەموو عالم ناساند کامێرا ئەوەی کرد ئەوە ئێستا لە هەموو لە چەک زیاتر ئێمە گرنگتر کامێرا گرنگ بووە کەواتە بەشێکی دواکەوتنی هونەری دراما ئەشگەڕێتەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری حتما وەزارەتی ڕۆشنبیری بەقەد لە ئیجابیاتی ئیشی باشی کردو داعی مەشارەی کردو بۆ خوای میڵێنانی بەڵام هەست ئازادی ڕۆشنبیری لەو ئاستا نییە زۆر مقەسرە وەزارەتێکە حەق وەکو نەرمەندە بۆ گلەی لە وەزارەتی زەرعە ناکەم من تەماس لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری هەیە ئەدی بە فەنانێک گلەی کام وەزارەتەکە بە ئیشی باشکارم دەستخۆش نوقسانی زۆر هەیە فعلا وەزارەتی ڕۆشنبیری نییە یعنی ستەمێکی نییە بۆ پێشخستنی سینەمەوانە داعی مەشارەی کراوە بۆ ئەگەردەش پێتان بڵێ وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر بێت حساب وەربگرین پارێکی زۆر سەرف کردووە بەڵام چۆن سەرف کراوە ئێشە زیاتر لە 200 مەلەفی گەندەڵی وەزارەتیە بۆ ئیناکە کە چ وەزارەتێک وەزارەتی ڕۆشنبیری سەبارەت بە بەرهەمی سینەمای طبعا بەڵایە بۆ نادرێنە دادگا بۆ باس ناکرێن ئەی بۆ زاریبەکەی فەنانێکی جات بیە بڕۆ لە فەنان گەندەڵە خەک چۆن فەنان گەندەڵ نییە هیچ کەسێک ناتوانێت تعمیمی گەندەڵی بەسەر هەموو فەنانێ بکە وەکو چۆن فەنان ناتوانێت تعمیمی گەندەڵی بەسەر هەموو سیاسیکە بکە بەگە هەموو فەنان گەندەڵ بێ هەموو سیاسەکان گەندەڵن ناتوانم تعمیم بکەم گەندەڵی هەیە لە سیاسە هەموو سیاسەکان گەندەڵن گەندەڵی هەیە لە حکومەتە هەیە مۆزیرەکان باشە ئێوە وەکو هونەرمەندان بۆچی هەڵوێستێکی تونتر وەرناگرن بۆ کەمپینێک بۆ ئاشکراکردنی ئەو دۆسی گەندەڵیانە کە تۆ ئەڵێ هەیە دروست ناکەن کە فشار بکەن بۆی زۆر کەس بە پنا وەزارەتە تەقدیمیان کردووە تەقدیم کراوە باس کراوە ئێتر بۆ ناکرێ ئەوش بەشێکە لە مۆزای کوردستان ئەوە بەشێکە لەو گەندەڵەی کە لە کوردستان هەیە بۆ دیزەبار خۆ ناکرێ فڵان کەس پشتی هەیە فڵان کەس هەیە خۆر بەسەرەوەی بێ پشت و بێتینەکە ئەوە تیاچ بەڵێ جهاد دڵپاک ئەکتەر و هونەرمەند زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی ڕاشکاوی زۆر سپاس بۆ بینایی شوێگەکتیان خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینێ دەتوان لەڕگەی ئیمەیل ئەدرەسی بە ڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا هەفتەی ئایندە بە ڕاشکاویەکی تر هەموو لایەکتان لە خۆشیاجێ دەڵم کاکە زۆر سپاس